دیداری یەکێتی، دیداری کە بۆ ئاڵوگۆڕ و گفتوگۆیەکی تیر و تەسەل بە ڕخنە و ڕخنە لە خۆگرتن لە پێناو بەرهەمهێنانی خەباتێکی نوێی حیزبایەتی کە لەگەڵ بارودۆخی ئەم سەردەمە ئاوتەری بێت بۆ دەستەبەرکردنی ئایندەیەکی گەشت کە هەمیشە یەکێتیەکەمان بۆی جەنگاوە. هەروەها ئەم دیدارە بانگەوازێکی هەواڵانە و نیشتیمانیانەیە بۆ تاوتێکردنی واقعی ئێستا یەکێتی و ناسنامەکەی، بۆ نوێکردنەوەی وتاری سیاسی و کۆمەڵایەتی و گەشتپێدانی بۆ ئەوەی بە دیدگایەکی نوێوە ئامادە بێت ئەرکەکانی سەرشانی جێبەجێ بکاو، سەرنجام باشتر خزمەتی کۆمەڵانی خەڵک و خاکی کوردستان بکات. دیداری یەکێتی لە ماوەی ڕابردوو کۆبوونەوەی ئامادەکاری کردووە لە زۆربەی دەبەرەکان. دوایین کۆبوونەوەی جەماوەری لە مەڵبەندی تێکۆشەر و لەم ناوچە گرنگەی کوردستان و لە شاری خانەقینی بووکی کوردستانە. ئەمانج لە دیدارەکە بۆ دروستکردنی ڕۆیای سیاسەتێکی نوێ لەسەر جەمبوارەکانی ژیانی حیزبی و سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە. یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێبازەکەی ئەوە بووە کە کەرکووک و خانەقین لە دوو تای تەرازووە داناوە بە دیهێنانی مەسەلە نیشتیمانیەکانمانی وەکو شوێن بەستێتەوە بەیەکەوە و باسی ڕێبازی مام جەلالەکەن. ڕێبازی مام جەلال بریتیە لەوەی زۆر لە جارانە بێ بایەق بدرێ بە خانەقین و ئەم دەبەرە و تایبەتمەندێتی ئەم دەبەرە. سوپاسان دەکەین لە لیژنەکان دەوری خۆتان بینیوە و ئەم ڕۆسبەی و دووسبەی ڕۆڵی خۆتان ببینن، مقتەرحاتی خۆتان بە ئازایانە و ئازادانە ڕخنەی خۆتان بگرن، سەرنج و تێبینیەکانی خۆتان تۆمار بکەن لەناو راپۆرتەکانە. ئەم حزبەی ئێمە بە موجامەلە کارەکانی پێش ناکەوێت. جەریء بن، موجامەلەی هیچ دۆخێکی سیاسی نەخوازراو مەکەن بۆ ئەوەی ئێمە بتوانین دیداری یەکێتی بە جدی بکەینە مەحەطەی گۆڕانکاری.